سڵاو ڕێز هەوڕیان هیوادارم حاڵتان باش بێت کە لەم ڕۆژانە هەموومان دڵمان بریندارە. ئەم شۆ گەرەکمانە وتوێژێک بکەین لە تەک کاک سەروەر قەرەداغی چالاکوانی ژینگەی باشووری کوردستان لەسەر دوایین پێشاتەکانی ئاگرەکەی هەڵەبجە و دۆخی ئێستای هەڵەبجە و دوایین بارودۆخێک کە لەسەر ئاگرەکان هەیە. هیوادارم کە کاک سەروەر زیاد بێت پێمان و بتوانین وتوێژەکەمان درێژە بین کە دوایین زانیاریەکانی لێ وەربگرین، هەروەکەوەی کە بەڵێنماندا بوو کە لەسەر ئەم مژارە وتوێژێ بکەین. مامۆستا سەروەر ئەگەر وەرمان بگریت، چۆن من بۆ ئێوە داوەتیم ناردووە، ئەگەر شوێنەکەتان گونجاو بێت ئەزانم ئێوەش سەرقاڵن وەکە ڕۆژانە کە ئێمە سەرقاڵین لەسەر ئاگرەکان، ئەگەر بتوانن بەشداری بکەن زۆر زۆر باشێت. تا مامۆستا سەروەر دێت من دێمەوە خزمەتە. کاک سەروەر، کاک ئامانجگان، کاکگیان من تەواوە دیمەنی جناتم هەیە. بەخێربی، زۆر زۆر خوشحاڵین بە دیتنی جناتم. زۆر زۆر سپاس. بڵاو ڕێز خۆشەویستی بۆ بەڕێستان کاک ئامانجگان، بۆ تەواوی ئەو هاوڕێیانەی کە لەم لایڤن و بۆ تەواوی ژینگە دۆستان، ژینگە پارێزان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەموو بەشەکانی کوردستان. هەردووژین بەخێر بێن. جارێکی دیکە من بەخێراتنی بەڕێز سەروەر قەرەداغی چالاکوانی دیاری ژینگەی باشووری کوردستانەکەم کە قبوڵی کرد کە ئەم شەو میێوانی لایڤی ئێمە بێت کە لەسەر ئاخرین بارودۆخی ئاگرەکەی پارێزگای هەڵەبجە باس و گفتوگۆیە بکەین و بەگشتی لەسەر ژینگە وتوێژێکمان بێت و ئەم ڕێگە بێتە دەستپێشخەریەک بۆ هاوکاری، بۆ هاوئاهەنگی، بۆ بەیەکەوبوونی چالاکوانانی ژینگەی ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان و پارچەکانی دیگەی کوردستان کە بەشک و ئێمە بتوانین بەبێ جیاوازی سنوور بتوانین هەوڵ بین بۆ پاراستنی ژینگەی نیشتمانمان و بەگشتی ژینگەی جیهان کە بەڵکو لە داهاتووە هەموو ئەم کەد و زەحمەت و خوێن و ئارەق ڕشتانە کە ئەکرێت ئاکامێکی بێت و ئەویش ژینگەیەکی تەندروستە، کۆمەڵگایەکی ساغ و بەهێزە بۆ ئەوەی کە بتوانین بە دروستی ژیان بکەین. مامۆستایگیان، ئێمە ئەمڕۆ دوو جار وەک هەفتەی ڕابردوو، وەک ڕۆژەکانی ڕابردوو کە لە سنەوە وەک ساڵەکانی پێشوو دڵمان تەزی خەمبار بووین، ئەمڕۆژ دوو جار ئێمە بە دوو جار بیستنی هەواڵی شەهیدبوونی هاوڕێیانمان لە باشووری کوردستان بەڕاست خەمبار بووین و زۆربەی چالاکوانانی ژینگە پەیوەندیان بەمنەوە گرت و داوایان کرد کە ئێمە بەڵکو بتوانین وتوێژە پێک بێنین و بەڕاست وەک خۆم کە پێشتریش ئاماژەم پێکردو لە خزمەتێەوە باسم کرد، بەڕاست ئۆقرە بووین، یعنی بێتاقەت بووین بە شێوەیەک بە شۆن ڕەوشێکا بووین کە ئێمەش بتوانین یاریدەری ئێوە بین لە باشووری کوردستان، بەش و بتوانین ئەم کێشە و گرفتە ئەم زامە بە جۆرێک ئێمەش لە ساڕژکردنیە بەشدار بین، بەداخەوە کە تا ئێستا نەمان توانیە کە یاریدەر بین، هاوڕێ بین و بتوانین بین بەشداری کوژانەوەی ئاگرەکان بین. سەرەتا ئەگەر پێمان بڵێن کە چۆنین بوو ئەم ئاگرە، چۆن هەڵگیرسا و ئێستا لە چه قۆناغێکدایەوە ئەم کارەساتە چۆن ڕوویدا، سپاسدانەکەین تا بپرژینە سەر باسەکانی ترەوە. زۆر باشە، دەستی تۆ خۆش بێ کاک ئامانجگان. سپاس بۆ هاوڕانی کە کاتیان بەم ڕووماڵە ڵاستەوخۆیەوە و سپاس بۆ کاتی بەڕێزیشت. دیارە ئەوەی کە هەیە لە دوێنێ
لە دەمەونی وەڕۆ ئاگرەکەوێتەوە لە بەشی باشووری پارێزگای هەڵەبجە کە لەوێ دارستانێکی چڕی هەیە ئەتوانین بڵێن وەکو ناوچەیەکی پارێزراوی سروشتی وایە و لەو ناوچەیە پڵنگ هەیە و چەندین جۆر لە گیانەوەری کێوی هەیە و دوای ئەوە تیمە خۆبەخشەکان و خەڵکی گوندەکان لە پێش تیمەکانی حکوومەت بەرگری فریاکەوتن پۆلیسی دارستان ئەچنە سەر ئاگرەکە بەمبەستی کۆنتترۆلکردن و دیارە تیمێکی خۆبەخشی هەیە لە گەنجان کە لە ماوەی 4 ساڵە ئەم گەنجانە کە گەنجانی ژینگە دۆستن پارێزەری ژینگەن بە شێوەیەکی خۆڕسکانە و بە شێوەیەکی خۆبەخشانە تیمیان لە ناوخۆیانە دروست کردووە و پێشووتر بەشداریان لە کوژانەوەی ئاگرا کردووە ئەڕۆنە سەر ئاگرەکە بەڵام دیارە بەهۆی ئەوەی کە ئەو ناوچەیە ناوچەیەکی پوش و پاوانێکی چڕی هەیە و دارستانی سروشتی خۆڕسکی لێە و هەروەها ناوچەیەکی سەختە و هاوکات لەو ناوچەیە ڕەشەبا هەیە بۆیە ئەوان ئاگرەکەش ناتوان لەو مەسافەیە کۆنتترۆلی بکەن بۆیە تەنگە نەفەسە بن و بەپێی وتەیەکێک لەو شایەت خەڵانەی لەو گەنجە ژینگە پارێزانی کە بەشدار بوو لە کوژانەوەی ئاگرەکە ئەو ئاماژەی بەوە کرد پێش شەهیدبوونی ئەو ژینگە پارێزەمان کاک ئاری موختار ئاماژەی بەوە کردووە کە وتێدی تەنها بە شتەکان فڕێ بدەین و ینی ئەوەندەی کە خۆمان ڕزگار بکەین ئەڵێتر من لە دوای ئەوە لە هۆشی خۆم چووم و ئاگام لێ نەماوە تاوەکو دواتر کە بە هۆش هاتوومەتەوە زانیومە کە ئەو هاوڕێی ئێمە برینارە هەتاوەکوی کە دوێنێ شەو گیانی پاکی ئەبەخشێت بە ئەتوانین بڵێن ژینگەی جیهان بە تەنها بە ژینگەی کوردستان نییە و دواتریش ئەمڕۆ تیمەکانی پۆلیسی دارستان و ژینگە بە هەمان شێوە ئەوانیش بەشدار ئەبن بۆ یەکێک لەو هاوڕانی تر بە ناوی کاک محەممەد حەیدەر کە کارمەندی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای هەڵەبجەیە بەداخەوە ئەویش برینارە بێت و دواتر باگرەکە سوتێت و گیان بەختەکات بەڵام لە ماوەی ئەم 24 کات ژمێرە کە ناوچەیەکی دارستانی سروشتی خۆڕسک لە پارێزگای هەڵەبجە ئاگر ئەگرێت و دوو پارێزەری ژینگە شەهید ئەبن لە دوای ئەوە یعنی لە ماوەی ئەو 24 کاتژمێرە هیچ هەلیکۆپتەرێکی ئاگرکوژێنەوە بۆ ئەو ناوچەیە نانێرن تاوەکو ئەوەندەی کە ڕووبەرێکی فراوان لە دارستانی سروشتی ئەسووتێت و چەندانە لە ژینگە پارێزان شەهید ئەبن و دوای ئەوە فڕۆکانێرن و ئەو فڕۆکەش کە نێراوە لە ڕاستیە تاوەکو ئێستا نەیتوانیوە کاری پێویست ئەنجام بدات و تیمەکانەوەی کە ئێمە لەگەڵ بەرگری شارستانیە لە پەیوەندیا بوون تاوەکۆ میێوارەش ئەوان لە ڕێگەی 10 تیمی 5 کەسیەوە کە پێکیان هێناوە بەڵام ئاگرەکە زۆر زیاترە لە توانایی ئەو تیمانی بەرگری شارستانی لە توانایی ئەو کارمەندانی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای هەڵەبجە لەبەرەوە پێویستە کە حکوومەت تیمی بەرگری شارستانی لە پارێزگاکانی ترەوە لە ناوچەکانی ترەوە بنێرێ بۆ هاوکاریکردنی ئەو تیمانە و لە ماوەکانی ڕابردوو شایمە بینیمان لە بناری بەمەوە بە درێژایی نزیکەی هەفتەیەک ئاگرەکان بەردەوامی هەبوو بۆ تەنها یەک خولەکیش هەلیکۆپتەران نەنارد بۆ تەنها یەک خولەکیش ئەوان نەیانتوانی ئەو تیمانی کە پێویستە بینێرنە ئەوێ بۆی ئەو ئاگرە خامۆش بکرێت کە بەداخەوە ئەتوانین بڵین بە هەزارەها لە دۆنم لە دارستانی سروشتی سوتا و گیانەوەرەکان زیندەوەرە گوردەکان و ئیکۆسیستەم بە شێوەیەکی گشتی زیانی بەرکەوت ئاگرەکە بەردەوامەوە تا ئێستا نەتوانراوە کۆنتترۆل بکرێت و هەروە لە سەبارەت بە هۆکاری کەوتنەوەی ئاگرەکەش هەتاوەکو ئێستا سەرچاوەیەکی فەرمی ئەمەی ڕانەگەیاندووە بەڵام بەپێی ئەو سەرچاوە نافەرمیانەوە بە دوواداچوونانی ئێمە کردومانە لە دوێنێ گوایە تیمێکی هەڵگراوی مین لەوێ هەبووە یەکێک لە مینەکانە تەقێتەوە بۆیە پریشکی ئەو تەقینەوەیە بەر ئەوە کەوێت کە ئەو دارستانە ئاگر بگرێت و هەتاوەکو ئێستا ئەو ئاگرە بەردەوامیەتی هەبێت. سپاس مامۆستایگەم بۆ شرۆڤەکانتان تا ئێستا ئێمە پێی ئەو شتانە کە جنابت باست کرد تێگەیشتین کە سەرەتا کە ئاگرەکە ئیسا بەپێی ئەو تیمە هەڵگرەوەی مینەکە لێنابوون بە هۆی ئەوە ئەو شتە ڕووی داوە بەڵام لە سەرەتاوە چەند تیم چەند گەنجی خۆبەخش بەشداری کوژانەوەی ئاگرەکانەکەن دواتر تیمەکانی بەرگری شارستانی تێن ئەویش بەرگری شارستانی پارێزگای هەڵەبجە بێ ئەوەی کە پارێزگاکانی تر مداخلەی کوژانەوەی ئەو ئاگرە بکەن بەڵام لێرە ئەو شتە بۆ ئێمە سەرنج ڕاکێشە کە ئایا وەکو دیاردەی ئاگرەکان چۆن ئێمە زانین ئاگرەکان بەگشتی دیاردەیەکی سروشتیان هەیە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بەپێی ئەو تێکەڵچوونە کە مرۆڤ لەگەڵ ژینگە هەیەی لە
ڕۆژهەڵاتی ناوینە بە گشتی ئاگرەکان زیاتر دەستکردن. ئایا ئەم جۆرە ئاگرە دەستکردانە کە هەیە بەو ڕێژە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئێمە ئاگرەکان دەستکردن، ئایا لەو شێوە ئێمە لە باشووری کوردستانیشە بەو ڕێژە ئێمە ئاگرمان هەیە بەپێی ئەو شتانە کە ئێمە ئەی بینینیان چاودێریەکەین؟ ئاگرەکان لە باشووری کوردستان زۆر کەمترن لە ڕێژەی ئەو ئاگرانەکە لە ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەمە یەک پرسیاری دیکە ئەوەیە کە ئێمە لە بارودۆخێک جیاوازترە خەریکین قسەی باشووری کوردستانەکەین، یانێ کاتێکە قسەی باشووری کوردستانەکەین قسەی حکومڕانیە کوردیەکەین، قسەی دەسەڵاتی خۆجەییەکەین، قسەی خولیایەکەکەین کە لە درێژەی چەندەیە خەریکە حکومڕانیەکە لە سەر خاکی کوردستان لەسەر وڵاتی کوردستان و ئەو چاوەڕوانیە ئەکرێت بە پێی ئەو ئینتمانی نیشتمانیە کە ئەبێ ببێت تیمی فریاکەوتنی گشتی وەکو کومیتە قەیران لە شوێنەکانی باشووری کوردستان لە مەقامیەتیەکانە بوونی بێت. بەڵام ئەو شتێکە ئێمە لە قسەکان ئێوە وەرمانگرت بەداخەوە بینین کە تیمەکانی حکوومەت، تیمەکانی فریاکەوتن یا هەلیکۆپتەرەکان یا بەگشتی ئەو ئامێرانە کە ئەتوانن بۆ ئاگرکوژانەوەی دارستانەکان بەگشتی ژینگە بەشداریکەن وەک هەموو شوێنێک تێڵن کە کارەساتەکە ڕووبات، کەسەکان شەید بریندار بە فریای کارەکانەکەون. ئایا چاوەڕوانی ئێوە لە دەسەڵات چۆنە؟ ئایا ئەو مدڵەکە ئێمە باس دەوڵەتەوەکانەکەین بەگشتی لە دنیا، ئایا دەوڵەتێک کوردی کە بوونی هەست لە باشووری کوردستانە چەندە توانی یەکە ڕۆڵێک باش لەسەر کاروباری ژینگەیە بگێڕێت کە ئەم کارەساتە ڕوونات و ئێمە ئەبیسین لەیەوە کە هەر ئیسش ئاگرەکە بەردەوام بەداخەوە ئێمە دەبێت بەرنامەمان بۆ پێش ئاگر لە کاتی ئاگر و دوای ئاگریشا ببێت و ئەوە نییە کە ئێمە هەر ئیستا ئاگرمان ببێت و بێژن کە حتمما ئێشە پلانێک هەر ئێستا بۆی دابڕێژرێت. پێویستە کە پێش ئاگریش ئێمە ئەکۆسیستەمەکە بناسین، بە پێی شێوەی ئەکۆسیستەمەکە ئێمە پلانی بۆ داڕێژین و ئەو شتە کە ئێمە لە وێنەکان و فیلمەکانە بینیمان کە زۆربەی ئەو ناوچە کە وەکو ناوچەی پارێزرا و سروشتیە پوش و پاوانێک زۆری هەیە، یانێک گەشەیەک زۆری کردیە بەرز بێتەوە تا ئاستش چەند متر، یانێ لێنا وەکو لە وەڕگەیەک سروشتی بەکار ناتێ یا ئاژەڵەکان بە شێوەیەک دروست ئەوەی کە لێنا بلەوەڕن لێنا بوونیان بێ ئەو کنترۆلگەریە ئەو پێداگریانە نەبووە لەسەر خواردنە ئەو پوش و ئاڵف و شتانە کە لێنا هەیە. کێشەکە ئەوەیە ئایا ئێمە پێش ئاگر لە کاتی ئاگر وە دوای ئاگر ئەوەی کە ئەسپێریەتە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتە و ئایا بەرنامەیەک توکمە بەگشتی بەرنامەیەک بەربڵاو و ڕێکوپێک لە باشووری کوردستانە هەیە و ئەوە چەندێک ئەو خولیا کە ئێمە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستانە باس دەسەڵاتی کوردیەکەین لە باشووری کوردستانە، ئایا توانیەتی لە مەڕ کێشە و گرفتە ژینگەیەکانە بەدووەدا چوونێک ژیرانە گشتگیر وە زانستیانەی بۆ کێشەکان بووبێ یانە گەرەکمە لەسەر ئەم شتە ئێمە ڕەخنەدانی خۆمانکەین و هەندێک جار ئێمە بۆ خۆمان وابی دەکەینەوە کە بۆ نمونە لەناو سنووری ڕۆژهەڵاتی کوردستانە زۆر جار ئێمە ڕەخناکەین کە ئێمە بەدوواداچوونمان نییە، متاڵبەگەریمان نییە، داواکاریمان نییە. ئەو شتە کە لایەنە پەیوەندیدارەکان پێویستە ئەنجامی بند بەڕاست بە گوێرەی پێویست یا هەر ئەنجامی نادەن. ئایا ئەو چاوەڕوانیەک ڕەوانیە لە حکوومەتێکی کوردی لە باشووری کوردستان بەڵکو بتوانێت ڕێگەچارەیەک گشتی بدۆزێتەوە و لە بەراوردکردن لە ڕۆژهەڵاتی کوردستان ئایا ئێمە ئیتر ئەتوانین چ شتێک لە بەراورد ئەم شتانە باسکەین بۆ کۆمەلگای خۆمان و چەندە ڕاستیەکان ئەشێ بدرکێنین کە ئایا لێنە چ کارێکە کردێت بۆ کێشە و گرفتەکان کە کۆتایی پێبێت؟ بەڕاستی کاکەمان بەدەیان پرست ینی وروژان کە ئەمە ینی کاتی پێویستە و بە چەندین کارژمێرەکرێ هەر لەسەر هێرێکێک لەو پرسانە ینی گفتوگۆ بکەین و دیالۆگ بکەین. بەڵام ئەوەی کە بەدیدی ئێمەیە وەکو ڕێکخراوە ژینگەکان وەکو پارێزەرانی ژینگە لە باشووری کوردستان ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان شکستی هێناوە لە پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان، لە پارێزگاریکردن لە دارستانەکانی کوردستان و گەورەترین کێشەش
ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو بزوتنەوەی ژینگە پارێزی وەکو ژینگە دۆستان هەمانە کاتێککە بۆ نمونە ئاگرەکە کەوێتەوە ئێمە کەوینە خەمی دارستان و کاتێک کە سەرچاو ئاوێکە پیس ئەبێت ئێمە کەوینە خەمی پاراستنی ئاو و کاتێک کە شاخەکە ئەتەقێنرێتەوە و بەرەو هەڵوشین ئەبرێت بۆی کە بکرێ بە بینا و سەکەن ئێمە ئەکەوینە خەمی شاخەکان و چیاکانی کوردستان و ئەمە کێشەیە لە ڕاستیە تۆ پێش ئەوە ئەبێت استراتیژێتت بۆ کارکردنی خۆت هەبێ و کارت لەسەر پەروەردەکردنی ژینگەیی بەتایبەتر پەروەردەی فکری ژینگەیی و فەلسەفەی ژینگەیی و هەروەها کارت بۆ بەڕێخستکردنی ئەو بزوتنەوە ئیکۆلۆژیە کردبێت و تۆ دواتر دەتوانی دەرەنجام بدەی بەدەستەوە و پێش بە حەدەسەکان و پێش بە ڕووداوەکان بگریت بەڵام ئێمە لە ڕاستیە نەمانتوانی ئەم کارە بکەین بۆیە توانم بە زمانێکی تر پێش ئەوەی کە بڵێم یعنی لەگەڵەوەی کە ئاماژەم پێکرد کە حکوومەتی هەرێمی کوردستان شکستی هێنا و ئەسڵەن خۆی بەشێکە لە پرۆسەی تێکدان و شێواندن و هەڵوشینی شاخەکان و هەڵوشینی دارستانەکان و لە ناوبردنی دارستانەکان کە ساڵانە ژمارەیەکی زۆر لەو درەختانە بە پاساوی جیاجیا ئەبڕێتەوە و ئاگری بانقەست ئەکرێتەوە هەر بە نمونە لە ناوچەی خانەقین ئێمە دارخورمامان هەیە ینی چەندین باخی دارخورمامان هەیە بە درێژایی چەندین ساڵە ئاگری بانقەستی تیا ئەکرێتەوە بۆی کە بکرێ بە شوێنی نیشتەجێبوون لە مەنتیقەی پێنجێن بە هەمان شێوە ئەو دارستانە سروشتێ خۆڕستکانە کە لە سنووری پارێزگای سلێمانیا زۆرترین ڕوبەری سەوزایی دەکەوێتە پارێزگای بابڵین لە سلێمانیا کەوێتە پێنجێنەوە و زۆرترین ڕێژەی بارانبارینە لە پێنجێنە چکە بەهۆی دارستانەکەوتۆ بارانت بۆ دێ بەڵام ئەم درەختانە ئەبڕێتەوە لەلایەن خەڵکانێکەوە و لەلایەن حکوومەتیشەوە چاوپۆشیان لێکرێت بەمبەستیەوەی کە بکرێ بە زەوی کشت و کاڵی و شووتی تیا بەرهەم بێنرێ بە نمونە کە شووتی خۆ دەزانی ئاوێکی زۆر زۆری پێویستە و ئەم شووتێ زۆر زۆر ینی ئەو بەرهەمەی کە دروست ئەکرێت زۆر زۆر زیاترە لەو بەرهەمەی کە خواستی هەرێمی کوردستانە باشووری کوردستانە بەڵکوم ینی من چی پێویست ئەکا لەسەر خاکی خۆم لەسەر ئاوی خۆم من شووتی بەرهەم بێنم و ژینگەکەم وێران بکەم ژەهراوی بکەم خاکەکەم ڕوبەڕووی چەندین جۆر لە مادەی قڕکەر و پەینی کیمیایی و ئەوانە بکەمەوە لە بەرامبەر من بەرهەمەکەی بنێرم بۆ خواروی عێراق هیچ پێویستت پێی نیە ینی تۆ پێویست ناکە هەموو ئەم زەوێ کشت و کاڵەیە بەم شێوازە لێ بکەی و لە هەمان کاتا تۆ دارستانەکانی خۆت ببڕیتەوە بەم شێوازەی لێ بکەی و یاخود دیکەی بە کانی بەرد کە لە ناو دڵی سروشتە بەدەیان و سەدان کانی بەرد لە باشووری کوردستانە دروست کراوە ینی ئەو بەرهەمانەی کە ئەو بەردانی کە هێنرێتە دەرەوە زۆر زۆر ینی بەرهەمەکەی زیاترە لەو پێویستی کە بۆ بازاڕی باشووری کوردستانە بەڵکوم هەموو هێنێرێ بۆ خواروی عێراق خواروی عێراق چ پێویست ئەکات تۆ ژینگەی کوردستان تێک بدەیت و هەر شتێک بە کورتەکەی لێرە کە پارە ئەکات ئەفرۆشرێت تەنانەت بە شاخەوە بە درەختەوە بە ئاوەوە بە هەواوە بە هەموو شتێک یعنی ئێمە ئێستا بۆ نمونە لە زۆرێک لە شەقامەکانی شاری سلێمانیا تابلۆی ئەوە هەڵواسراوە کە ئاوی سلێمانی لە بەریتانیایە ئاوی سلێمانی لە ئەوروپایە یعنی من چ پێویستە کە ئاوی سلێمانیاوی ژێر زەوین بهێنمە دەرەوە بینێرم بۆ بەریتانیا بینێرم بۆ فڵان دەوڵەتی تر لە ڕاستیە ئەمە چۆن مرۆڤێک خیانەت لە دایکی خۆی ئەکات بە هەمان شێوە ئەمەش جۆرێکی ترە لە خیانەتکردن لە دایکت خیانەتکردن لە خوێنی هەزارەها شەهیدت کە بۆ بەرگریکردن لەم خاکە لەم نیشتیمانە لەم سەرچاوە ئاویە خوێنی خۆی ڕشتووە و خوێنی خۆی تێکەڵ بە هەموو سەرچاوە ئاویەکان بە خاکت کردووە ئەمە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەو خیانەتی کە تۆ لە دایکی خۆتی ئایکەی لە بەرامبەریشا لەگەڵەوەی کە حکوومەت شکستی هێناوە هاوکات بزوتنەوەی ژینگە پارێزی کە ئێمە بەشێکین لەو بزوتنەوە ژینگە پارێزی وەکو ڕێکخراوەکان وەکو چالاکوانان وەکو ڕۆژنامە نووسان وەکو کەسە ئەکادیمیەکان مامۆستایانی زانکۆ و هەروەها هەرێکێک لەو بوارانەی کە لەو کەسانەی کە ڕۆڵێک ئەبینەوە وەکو کە بزوتنەوەی ژینگە پارێزی پێکێنن لە ڕاستی ئەمە لە قەیرانین و تەنها ئێمە ژینکە لە قەیرانین بەڵکوم ئەوە بزوتنەوەی ژینگە پارێزیە لەسەر ئاستی جیهان لەسەر ئاستی دەوڵەتەکان لە بەرامبەر سیستەمی سەرمایەداریە لە بەرامبەر دەوڵەت نەتەوەکانە شکستیان خواردووە و ئێمەش لە باشووری کوردستان وەکو بزوتنەوەی ژینگە پارێزی لەسەر ئاستی باشووری کوردستان ئەتوانم بڵێم لە قەیرانین و لە قەیرانی قوڵیشین لە قەیرانی نەبوونی فکر و ئایدۆلۆژیی ژینگەیین لە قەیرانی نەبوونی ڕێخستنێکی تۆکماین کە ئەمە بنەمای هەموو کارێکە ینی هەر کارێکە تۆ لە ناو ڕێکخراوە ئەیکەی بە دوو کەس بە سێ کەس گروپێک ئەنجومەنێک ڕێکخراوێک دروست ئەەکەی ینی ئەلفوبێی کارکردنە کە تۆ پێویستە ئەمە بکەیت بەڵام لە کاتێکە خەڵاتی ژینگە پارێزی لە ساڵانی 1992 یەکەوە لە باشووری کوردستان دەست پێکات ئەو خەڵکانەی کە سەریان سپی بوو ئەو خەڵکانەی کە تا ئێستش کە ڕۆژانێک لە بواری ژینگە ئیشیان نەکرد ئێستا ئێسک و پرووسکیان نەماوە بەرپرسیارن بەرامبەر بەمە کە نەیانتوانی و ئەم ڕێکەیە یان ئەم ڕێچکەیە بگرنە بەر و ئێمەش لە ئێستا کە درێژە پێدەری ڕێگای ئەوانی
هەمان شێمەش بەرپرسیارین بەرامبەر بەمە و بۆ ئەمەش پێویستە ئەمە کاری زۆر گەورە بکەین و پێویستە کات کە بزوتنەوە ژینگەکان ڕۆڵ و کاریگەری قوڵ لە بیرکردنەوەی خەڵک لە ئاراستەکردنی میدیا لە ئاراستەکردنی لایەنەکان لە ئاراستەکردنی حکومەتدا دروست بن بەڵام لە ڕاستیە ئێمە نایشارینەوە چونکە یەکەم بنەما ئەوەیە کە ئێمە ڕخنە لە خۆمان بگرین و دەستخینە سەر برینەکان و بتوانین پێکەوە چارەسەری ئەمانە بکەین چونکە ئێمە کە ئێستا لە ساڵانی ڕابردووە کە نەمانتوانێ و لە ڕاستی ئێمە شتانەمان شاردووەتەوە هەتاوەکو ئەوەی وەکو چۆن سەرەتانەیەک مەسەلەن ناو لەشی ئینسانێکا بڵاو ئەبێتەوە بە هەمان شێوەش بڵاو بۆتەوە هەموو جونگەکانی ئێمە گردووەتەوە بۆی ئێمە ئێستا لە قەیرانی قوڵین وەکو بزوتنەوەی ژینگە پارێزی بەڵام سەرڕای ئەم قەیرانانە ئەو جهدانەی کە ڕێکخراوە ژینگەکان و چالاکوانانی ژینگە و سەرڕای هەموو بربەستەکان و سەرڕای فشارەکان سەرڕای نەبوونی پاڵپشتی دارایی سەرڕای ئەوەی کە ئێمە دەڵێن حکوومەتی خۆمانە بەڵام حکوومەتەکە خۆی بەشێکە لە تێکدان بەشێکە لە شێوانن کە پێشتر ئاماژەم پێکرد هاوکات ڕۆحێتێکی خۆبەخشی و باوەڕێکی ژینگە پارێزی هەیە و ئێمە بیرمان نەچێت ینی ئێستا ڕەنگە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەتا لە باشووری کوردستانیشا و لە باشەکانی کوردستانیشا ئێمە تەنها ئەم دوو شەیدە بناسین کە لە ماوەی کەمتر لە 12 کاتژمێران 24 کاتژمێرا بۆ نمونە مەسەلەن شەهید بوون کە شەهید ئاری موختار و هەروەها کاک محەممەد حەیدەرە بەڵام ئێمە بیرمان نەچێت لە باشووری کوردستانە لە ساڵی لە پێش 2015ەوە شەهید کاک محەممەد نووری کە تاقانەی ئەنفال بوو بەرهەڵستی ڕاوچیەکانی کرد و کارمەندێکی پۆلیسی دارستان و ژینگە بوو بەداخەوە لەلایەن ڕاوچیەکانەوە تەقەی لێکرا و ئەو کاتێم وەکو ڕێکخراوەکان لە سەر ئاستی باشووری کوردستان خاوەندارەتیمان لێکرد و لە دوای ئەوەی یەک لەو کەسانی تر کاک محەممەد ڕەشیدە کە خەڵکی گوندی سیامێوە لە قەزای سەیسایە کە بە میوانی لە گوندەکەیەوە دێت بۆ ماڵی کوڕەکەی لە سەیسایە لەوایە کە سفرە و سفریان داخستووە خەریکی خوانی ئێوارن لە ماڵی کوڕەکەیان ڕێگەیەکی دووری بڕیوە بۆی کە خوانی ئێوارە بخۆن بەڵام هەواڵ دێت کە ئەڵێ دارستانی گوندەکەمان سوتا ئاگری تێبەر بوو ئەویش ئەڵێ بۆ من نامەردیە من لێرانە دابنیشم دارستانەکە بسووتێت زیندەوەرەکان بسووتێن بۆ من نامەردیە من لێرە دابنیشم لەسەر سفرە و خوانێک لە کاتێکە ئەوان لە جەهەنمێکیان بۆ خوڵقێنراوە لەبەرەوە لەوێەوە ملی ڕێگا ئەگرێت وەک تەنانەت مناڵەکانی خۆشی لەگەڵ خۆیان ئاباد ئەڕۆن بۆ کوژانەوەی ئاگرەکە کە تەمەنی نزیکەی 6 ساڵە بەداخەوە ئەو گیانی خۆی ئەبەخشێت و لە سنووری هەولێر و ئەوانش بە هەمان شێوە لە تیمی بەرگری شارستانی لە پۆلیسی دارستان و ژینگە چەندین کەسی تر شەهید بوون و بۆیە ئەمە تەنها یەکە شەهید و دووەم شەهید نییە و کاک ئاماچ منەمێ ئەو خاڵە بڵێم ینی ئێمە لە ڕابردوومانە وەکو نیشتەجێی ئەم ناوچەیە کە زاکرۆسە و زنجیرە چیاکانی زاکرۆسە کە درێژ هەبێتەوە ئێمە هەڵگیری فکری ئانیمیزم بووین و هەڵگیری کللتورێکی ژینگە پارێزی بووین بەڵام ئێمە لەم کللتورە ژینگە پارێزی خۆمان وەکو کورد دابڕێنراوین هۆکاری ئەم دابڕێنراونشمان من بۆ لە باشوورە بە دیاریکراوی بۆ ئیسلامی سیاسی بۆ ئیخوان بۆ سەلەفیەت بۆ خودی دەسەڵات و تەنانەت ئەتوانم ئەوە بڵێم کە ئەوەی دوژمنانی کورد نەیانتوانی بەرامبەر بە ئاو و هەوا و خاکی باشووری کوردستان ئەنجامی بدەن یەکێتی و پارتی زۆر بە زیادەوە کردیان و یەکێتی و پارتی داردەست یاخود دروستکراوی حزبە داگیرکەرەکانی کوردستانن و هەر لەبەر ئەوەشە ئەوان بێباکن و تەنها شتێک کە لای ئەوان مانابەخشە تەنها پارەیە و هەمووشمان ئەزانین کە وتە یەکێک لە زاناکانە ئەڵێک تۆ کە دواهەمین درەختت بڕیەوە ئەو کاتە تێگەی کە پارە ناخورێ هەر بەڕاستی ژوایە بەڵام تۆ وەرە بۆ نمونە کەسێکی وەکو باڤێڵ تاڵەبانین بۆ تێبگەیەنە بڵێ کاکە پارە ناخورێت کەسێکی وەکو مەسرور بەرزانی کەسێکی وەکو مەسعود بەرزانی کەسێکی وەکو ئەو نەوەی ئەو بنەماڵەیەن بۆ تێبگەیەنە پێی بڵێ پارە ناخورێت تێبگەیەنە لە ڕاستیە ئەمە کاری زۆر گەورەی پێویستە بۆیە من ئەڵێم ئێمە لە قەیرانین لە ڕاستیە دەرەنجامی چەندین لێکۆڵینەوە و چەندین وردبوونەوەیە بەڵام ئێمە نایشارینەوە ئێمە درکی ئەم قەیرانەی خۆمانمان کردووە و کاریشمان لەسەر ئەم لایەنە کردووە کە وەکو قەیرانی بزوتنەوەی ژینگە پارێزی لە جیهان و هەروەها لە باشووری کوردستانیشان من باسم کرد لەبەرەوە ئێمە خێراتر واتە لە کارکردنین و ئەشتوانین ئێمە سەر پێ بکەوین چونکە ئێمە خاوەنی ئەزمونێکین خاوەنی مێژوویەکین هەم لە ڕووی کللتورە ژینگە پارێزیەکەوە هەم وەکو خەباتی بزوتنەوەی ژینگە پارێزی کە لە ئێستا لە باشووری کوردستانە بە سەدان ڕێکخراوی ژینگەیی هەیە نزیکەی 200 بۆ 250 بۆ 300 ڕێکخرا و تۆڕ و تەنانەت پارتی ژینگەیش هەیە بەڵام لە ڕاستیە ئەوەی کە لە باشووری کوردستانە ئەجوڵێت ڕێکخراوەکان ئەنجومەنە ژینگەکان تۆڕەکان لە پەنجانی دەستی من تێپەڕ ناکەن کە بە فکرێکەوە بە بیر و باوەڕێکەوە خەباتەکەن و ئەمەش کەم نییە ئەمانەش ئەگەر هەموو هێزی خۆیان یەک بخەن
لەگەڵ ئەو سەدان پسپۆڕی کە لە ناوەندە ئەکادیمیەکانە کارەکەن ئەگەر زانستەکەیان ئەگەر پسپۆڕەکان نەخەنە خزمەتی سیستەمەوە و نەیخەنە خزمەتی دەسەڵاتەوە لە ڕاستی ئەتوانین کاری زۆر زۆر گەورە پێکەوە ئەنجام بدەین. بەڵام ئێمە سەرەتا پێویستیمان بە گۆڕینی فکری ئەو خەڵکانە هەیە کە لەم بوارەیان لە ناوم بزوتنەوە ژینگە پارێزیە کارەکەن و هەتاوەکو ئەوەی کە ئێمە نەتوانین لە ڕێگەی پەروەردەوە مەبەستم کە لە پەروەردەی فکری و فەلسەفی و پەروەردەی ئایدۆلۆژی ژینگەیە نەتوانین ئەمە بگۆڕین. لە ڕاستیە هەموو کارانەی ئێمەکەین شاشە، هەموو کارانەی ئێمەکەی شوێنی خۆی ناگرێت. هەر لەبەر ئەوەشە چکە ئێمە ئەزانین لە بابەتی ئەوەی کە شتێک ئەبێ بە باوەڕی لە ناو مرۆڤێکە تۆ پێویستت بە زانیاریە پێویستی بە پەروەردەی فکری خۆت هەیە و ئەم ئاستی زانینەت و ئەم ئاستی تێگەیشتنە فکرێت بەریتە ئاستێکەوە کە بچێتە ئاستی باوەڕیەوە. وەکۆی کە نیچە باسی ئەکات مرۆڤی باڵا، ینی مرۆڤی باڵا مەسەلەن بۆ من ڕێک ئەوەیە کە تۆ تەنها شتێکە بیری لێکەیتەوە بەرژەوەندی درەختێکە، بەرژەوەندی ژیانی ئەو ئیکۆسیستەمەیە کە هەیە لە ناو سروشتا هەیە. تۆ بەبێ ئەوەی بیر بکەیتەوە لە سۆزی دایکت، بیر بکەیتەوە لە سۆزی باوکت، بیر بکەیتەوە لە مناڵەکەت، بیر بکەیتەوە لە هاوژینەکەت، بیر بکەیتەوە لە کەسوکارەکەت، چکە چۆن هەموو مرۆڤە ڕۆح سەوزە بە ماڵباتی ئەو شەیدانەشەوە خاوەنداریتیان لێکرۆ بە هەمان شێوە. خودی شەیدیش خاوەنداریتی لە هەموو ماڵباتەوەم کەسوکاری کردووە. بەڵام لە دوجارە خەمێکی گەورەتر هەیە لە لای پارێزەرانی ژینگە، لە لای مرۆڤە ڕۆح سەوزەکان. هەر لەبەر ئەوەشە پاڵنەرەکە هێندە بەهێزە کە تەنها شتێک ئەتوانێت وەڵامی پێ بداتەوە تەنها شەید بوونە، لەمە زیاتر هیچ دینێکی تر هەڵناگرێ بەڕاستی. هەر بژیت مامۆستاییان زۆر بەڕاست لێت فێر بووین دوارە کردنەوەی پەروەردەیەک و بۆ خۆدی منیش سپاس دەکەم ئەوەی کە پێویستە دەبێت بوێترێت. یعنی ئێمەش با ئەو ڕاستیە خەینە ڕوو. بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە تەنیا ئەگەر باس ئاگرەکان دەکەین لە زۆربەی شوێنەکانە کێشەی ئاومان هەیە. یعنی هەرس ئەم ڕۆژانە کە ئێمە لە تەکێوا قساکەین لە زۆربەی شوێنەکانە کێشەی کارەبا، کێشەی ئاو کە پێشتر ئێمە ئەم جۆرە کێشانەمان نەبووە. بەڵام ئەبینین کە لە پارێزگاکانی ناوەڕاستی ئێرانە و بۆ نمونە لە هەمەدان و شوێنە قەزوین و شوێنەکان تر لە ئازەربایجان و ئەمانە بۆ بەرهەمهێنانی پەتاتە و تۆماتێز و ئەو جۆرە بەروبوومانە تێن لە کوردستانە لەبەر ئەوەی کە خەڵک بە شێوەیەک هەژار و هەژاریش کراوە زەوینەکانیان بە جارە ئەدەن ئێن بە شێوەی کورد بە پارەی کەم ئێنتیان و ئاوەژێر زەوینەکان. بۆ نمونە لە دەشتەکانی دەیداخ لە قوروە و دێولان ئێمە ئایسا ئاستی هەڵکردنی بیرەکانمان گەشتووەتە زیاتر لە 200 بۆ 300 متر کە جاران ئێمە لێرە هێمای سەوزایی، هێمای کەش و هەوایەک فێنک و خۆشی ئەم وڵاتە بوو. ئەمڕۆ ئیتر لێرە ئێمە ئاومان نییە و کێشەی ئاومان هەیە و لە موکریانیش بۆ شێوە بەپێی ئەو لێکۆڵینەوانە کە من بۆ خۆم کردومە لێنەشا دیسان هەرو کێشەمانەیە کە لەلایەن ئازەریەکانەوە هاتوون زەوی کشت و کاڵی ئەو ناوچە ئەوەی کە شووتی دانن، پەتاتە دانن، تۆماتێز دانن بە ئەو بەروبوومە کە زیاتر ئاوێک زۆری پێویستە بەکاریدێن ئێنە بووەتە بیاوان و چۆڵەوانیە و خاک و خۆڵ ئەو بەپیت و بە بەرەکەت بوونەی لەدەستا و ڕەنگە بۆ خۆشتان باش بزان. بۆ نمونە مەسەڵەن فرێک لە خەڵکی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان پەنابن بۆ ناوچەکانی باشووری کوردستان بۆ تۆماتێزکردن، بۆ بەکرێکردنی زەوینەکان. یانێ هیچ لێرە هەموو زەوینەکانی تر خەریکە لەدەست دەرەچێت. هەموو زەوینەکان کە خەریکە بە شێوەیەک بۆ بە بیابان چوون ئەچێت لێنەش خەریکن ئەو کاراکەن و وەکەوەی کە وتان پرسی ژینگە پرسێکی گشتیە سنووردار نییە، پرسێکی جیهانیە. ئێمە ئەبینین بۆ نمونە لە باشووری کوردستانە ئێمە ساڵانە بەپێی ئەو لێکۆڵینەوانە کە ئێمە لێی ئاگادارین لانیکەم 11 تریلیۆن دینار نەوت جگە لە نەوتێکە لە کەرکووکە هەیە بە فرۆش دەچێت. بەڵام خەڵکی ناوچەی پێنجوێن و قەرەداخ و شوێنەکانی تر کە بەگشتی
لێڕەوار و دارستانیان هەیە ناچارن لە کاتی زستانە داربەڕەوەکان بسووتێن و بۆ سوتەمەنی بەکاری بێنن و تەنانەت ئەو تاڵانێدە کە لەلایەن دەسەڵاتی تورکەوە کە خەریکە لە بادینان و شوێنەکانی تر لە زاخۆ و بادینان و ئەوانە ئاکرێت خەریکە بە شێوەیەک ئەکۆسایدێک ژینگەیە بووە خەریکە کۆمەڵکوژی ژینگەیە بووە درێت وشی داوە بە کاریگەری هەیە لەسەرەوە و ئێمە ئەبینین لە کاتێکە بۆ نمونە ئەمڕۆ سنوور پارێزگای هەڵەبجە یەکێ لە سەوزترین پارێزگاکانی کوردستانە ئەبینین کە ئاگرێک بەرە درێتەوە بەڵام حکوومەت بەرامبەر ئەو شتا کەم تەرخەمە یعنی ئەبینین کە ینی کاک ئامانج نەکەم تەرخەمە ینی ئەوە ئەسڵەن شەرمەزاریە بۆ خودی بۆ نمونە دەسەڵاتدارانی ئەو ناوچەیە مەسەلەن ڕایان گەیاندووە ینی بە سەدان و بە هەزارەها دۆنم لە دارستان و سەرچاوی سروشتی سوتاوە و لە بەرامبەرە شەهیدت داوە بەرپرسانی ناوچەکاڵێن ئەو کەرەستانەی کە خۆبەخشەکان بەکاریان هێناوە ئاگری تێبەربووە ئێمە بە زیادەوە ئامادەی قەرەبووی بکەینەوە کاکە ینی قەرەبووی مادی ینی چییە بۆ نمونە چ مانایەکی هەیە کاتێک کە تۆ بە هەزارەها لە دۆنم لە دارستانی سروشتی و زیندەوەری ورد و ئیکۆسیستەمەکە تێک چووە و شەهیدت بۆ داوە من لە ڕاستیە زۆر بێماناییە و یاخود بۆ نمونە مەسەرەن 2 ڕۆژ ماتەمی ڕائەگەێنرێت کاکە 2 ڕۆژ ماتەمی ڕامەگەێنە وەرە پێشتر ڕاهێنانی تەواوەتی بە خۆبەخشەکان بکە ڕاهێنانی تەواوەتی بە تیمەکانی خۆت بکە کە ڕستەی پێویست بخەرە بەردەستیانەوە ینی ئەمڕۆ ئەمریکا بۆ نمونە ئاگری پێ بژێتەوە نرخێکی زۆر گەورەی نییە لە ڕاستیا بۆ دەسەڵاتداران زۆر بە ئاسانی توانێ بکڕێ بەڵام ڕەنگە ئەمە بۆ خەڵکی گوندەکان بۆ خەڵکی خۆبەخشەکان ڕەنگە زەحمەت بێ بۆ ڕێکخراوەکان چونکە تۆ ڕێکخراوێک نی سەر بە دەسەڵاتەکە بی تۆ ڕێکخراوێک نی بەشێک لە سیستەمەکە بی یاخود سەر بە کۆمپانیاکان بی بۆی بۆ تۆ قورسە بۆ تۆ زەحمەتە ئەگەر نرخەکەی تەنانەت $50 بێ کە نرخەکەی نزیکەی $200 ئەو پەڕی بۆ ئەو قورسە بەڵام لە ڕاستیان بۆ حکومەت قورس نییە بۆی ئەوان دوای ئەوەی کە کارەساتەکە ڕوئەیە بە ماتەمگێڕان بە نازانم کەرەستەی کڕینەوە بە ڕژانی فرمێسکی ئەوەی مەسەرەن بۆ من هاوخەمی خۆیان دەرەبڕن کە لە ڕاستیامە ئەو پەڕی شەرمەزاری وەی مە شەرمەزاریشی یەکەین و کەمتر خەمیشن لە ئاستی ئەمانە وەی مە بیرمان نەچێت ینی شوێن هەیە بە نمونە مەسەرەن ناوچە هەیە بە هەزارەها دۆنم لە دارستانی سروشتی هەیە هەموو ئەو کەسانی کە بەرپرسن لەم دارستانە تەنها 3 کەسن ئایا دارستانێک کە ڕوبەرەکەی بە هەزارەها دۆنم بێ بە 3 کەسە توانرێت بپارێزێت لە کارمەندی حکومی بەدڵنیام ناتوانرێت بپارێزێ باشە کاتێک ئەگەر من درکی ئەمە بکەم چۆن ئەکرێ حکومت خۆی درکی ئەمە نەکا لە ڕاستیە حکومت لە پێش ئێمە درکی هەیە ئەو هەموو ڕاوێژکارەی نیشیان چی ئەو هەموو کارمەندەی کە لەسەر لە ژێرناوی فەرمانگەی ژینگە لە ژێرناوی بەڕێوەبەرایەتی دارستان و پاوان لە ژێرناوی پۆلیسی ژینگە لە ژێرناوی بەرگری و فریاکەوتن لە ژێرناوی یعنی یەک دنیا ناو هەتا تەنانەت هێزەکانیش جیاوازن مەسەلەن ئێستا لێرە لە سنووری یەکێتی و سنووری سەوزە پۆلیس و ئەوەی ژینگەی هەیە لە منتیقەیە و لە پێشمەرگەی ژینگە هەیە تەنانەت لە باشوورە لە هەرێمێکی بچکۆلانە کە ژمارەمان نزیکەی 6 ملیۆنێکە 2 هێزی جیاواز خاوەندارەتی لە ژینگە ئەکات و هیچیشیان ناتوانن بە وەرکەی سەرشانی خۆیان هەڵسن چکەوانیش کێشەیان هەیە ینی مەسەلەن تۆ هێزێک تەیە لە ناوچەیەکە پۆلیسی دارستانە کە خاوەندارەتیەکە دڵسۆزن خەمخۆرن لایەنی کەم ینی خاوەندارەتی لەو پرسەکەن بەڵام تۆ پارەی بنزینی ئۆتۆمبیلەکانیان پێ نەبێ پارەی گازیان پێ نەبێ بۆەوەی کە بتوانن بڕۆنە ناو ناوچەکانەوە توانای کڕینی ئامێریان نەبێت تۆ دەست و قاچیانت کردبێ کلگ و گویانت کردبێ و پارەی پێویستە نەخس بێتە بەردەستیانەوە چۆن نتوانن دارستانێکی فراوان بپارێزن لە ڕاستیان ناتوانن بیپارێزن بۆیە بە شێوازێکی تر ئێمە گەربیری لێ بکەینەوە لە ڕاستیان لە دوای پرۆسەی ئازادی لە عێراقەوە کاتێک کە وەزارەتی ژینگە لە عێراق دروست ئەکرێ هاوکات لە هەرێمی کوردستانی وەزارەتی ژینگە دروست ئەکرێ بۆچی چونکە ئەوەمان بیر نەچێت کە ئێمە ئازانین لەلایەن ئەمریکیەکانەوە هەردوو حکومەت دروست ئەکرێتەوە و دەستور ئامادە ئەکرێت بۆ ئەوەی کە ئەم دوو وەزارەتە لە عێراقیش و لە هەرێمی کوردستانی دروست کرا بۆی بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بوترێتەوە تا ئێمە وەکو عێراق ژینگە دۆستین ژینگە پارێزین ئەوە تا ئێمە ژۆک و هەرێمی کوردستان وەزارەتی ژینگەمان هەیە فەرمانگەمان هەیە کارمەندمان بۆی هەیە بەڵام ئەمانە لە ڕاستیە تەنها ناوی بەتاڵن یعنی تۆ هاتووی یەک بینا دروست کردەوە خودی ئەو بینایە خودی ئەو کارمەندانە خۆیان زیانێکی گەورەن بەسەر ژینگەوە
یعنی ئەوانەشی کە لەناو حکومەت ئیشەکەن زیانێکی گەورە چکە خاوەندارێتەکەی ئەوان لە کاتژمێر 8:30 بەیانی بۆ نمونەوەی سەب بابەتی قەیرانی دارایی و نازانم معاش و شتانێت 4 مانگە مۆزەف ئەوەی وەرنەگرتووە خاوەندارەتی لە ژینگە ناکات چکە پێی وایە لە بەرامبەر پارەیەکە ئیشەکان ئەو خۆی پێی وایە کە کرێکارێکە لە بەرامبەر پارەکە ئیشەکە پارەی پێ بدە ئیشەکات پارەی پێمەدە ئیش ناکە وەکو ئۆتۆمبیلە بەنزینی تێ بکە ئەڕوات بەنزینی تێمەکە ناڕۆ مۆبایلەکەت شەحنی تێ بکە کارەکە شەحنی تێمەکە کار ناکات ئەمەش بە هەمان شێوە خۆی بینێتەوە بۆی لە هەفتەکە بۆ نمونە چەند ڕۆژێک داوامەکات لە ڕۆژەکانی شاد چەند سعاتێکە واتە لە نێوان 8:30 بۆ 12 خاوەندارەتی لە پرسی ژینگە ئەکات ئەویش ئەگەر ئۆتۆمبیلەکەیان بەنزینی تیابێ ئەگەر ئیفادیان بۆ بکرێ ئەگەر پارین ئەن خواردنیان بۆ خەرج بکرێ خۆگەر ئەمانەشیان بۆ نەکرێت لە ڕاستی ئامادەنین بڕۆن تەنانەت چاودێری قەیرانێکی ژینگەیان کێشەیەکی ژینگەی بکەن لەو ناوچەیە بۆیە ئەبینیتەوە ژینگە بەم دەردە ئەڕوا و بۆ ئەمە حکومەت خۆی نازانێت لە ڕاستی ئازانێت و خۆشی بەنقەسم کاری کردەوە بۆی نەڕۆی کۆمەڵگە نێودەوڵەتێکەوە بڵێ و بە هاوکار لە ڕووەکەی تریشەوە ئەوەیە کە ئەیبینین و کارەساتی گەورە بەسەر ژینگەی باشووری کوردستان ئادێت. مامۆستایان گەرەکمە یەکشت بێژم من هەمیشە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە یەک ڕەخنەم هەیە زۆر باش بووە وتوێژە زۆربەی ژینگە دۆستان و لایەنگران و هۆگرانی ژینگە و ژینگە پارێزان پێیان وایە کە ئەوەی کە بۆ نمونە لە ئاستی ڕێوبەری ژینگەی لە ئێرەش ڕوو ئەدات کێشەکە ڕواڵەتی ڕێوبەریەکەیە بەڵکو ئێمە بڕوامانێ ناوەڕۆکی ڕێوبەریەکە بێت پڕناوەڕۆک بێت و بەواتە بێت نەڕواڵەتی و ئێمە هەمیشە من بۆ خۆم ڕاشکەوانە ڕەخنەم لە دایرەی سەرچاوە سروشتیەکان لێرە گرتووە وتومە کە ئەرکی کوژانەوەی ئاگر ڕێوبەری دارستانیان لە ئەستۆگردیە بەو شێوە کە ئێوە خەریکن باس لە پۆلیسی دارستان و فەرمانگەی ژینگاکەن لە باشووری کوردستان بە هەمان شێوە لێرەش هەر بەو پێیە خەریکە کاروبار و چالاکی بەڕێوەشێت و ئێمە لێرە کە خەریکین وەکو کۆمەلگای ژینگەی خەریکین کارەکەین هەموو شتێک لە بەرامبەر ئەوی دیکە و ڕوبەڕوەکەینەوە و پێمان وایە کە ئەگەر بۆ نمونە لە شێوە ڕواڵەتێکی دیکە ئێمە قەرار بگرین ئێمە ئیتر ئەڕۆین بەرەو ئەو سەمتە بەرەو ئەو لایەنە کە ئێمە کێشەکانمان چارەسەر بێت بەڕاستی ئێمە ئەبێت جیالەوەی کە ئەم ڕەخنا نەئەگرین و ڕەخنەیەکی جدیە لە نەو و لە جۆری مێشی ڕێوبەری ئەمڕۆی دنیا من لە وتوێژێکیشا کە دوایینجا لەگەڵ کاناڵی زوو باسم کرد گوتم ئێمە لە کۆمەلگایەک سروشتی کە باس لە ئەو دینە ئانیمیزماکات ئێمە تێپەڕیوین بۆ کۆمەلگایەک سەنعەتی سەنعەت نەبەواتای ئەوەی کە ئێمە لە دژی پێشکەوتن و تەکنۆلۆژیا دەرکەوین بەواتای ئەوە کە مێشکێک بەرژەوەندی خواست مێشکێک ناوەند خواست و دەسەڵات خواست بوونی هەست و ئەو مێشکە بۆ بەرژەوەندی خۆی ژینگە ژن و هەموو نرخەکان کۆمەلگا داگیرەکە و ئەی چەوسێنێتەوە و دەست لە ناقی دانێت و ئەمڕۆ هەر هەمان ڕوانین هەمان ڕوانگە لە باشووری کوردستانیشە بوونی هەیە و گرنگ نییە کە لە باشووری کوردستانە بە ئاڵای باشووری کوردستان و ئاڵای کوردی بە ڕێوبەری کوردی باس لە چەمکە هەستیارەکان بکرێت و ئێمە ئەرخەیان بین یا دڵنیا بین کە ئیتر کێشەکان چارەسەر بووە بەداخەوە ئێمە ئەبینین یانێ لەم شێوە ڕێوبەریا کە هەموو دنیای گردووەوە شێوەیەک ناوەن پەراوێزەوە شێوەیەکە کە گەورە بچووک لە بەرچاوەگری وە شێوەیەکە کە باڵا دەست دەخاتە سەرەوەی هەموو جیاوازیەکان لە ناو کۆمەلگا و ناوژینگە و بەداخەوە ئەمڕۆ لە باشووری کوردستانیشە خەریکە بە هەمان شێوە ڕێوبەری خۆی بەڕێوەوات و ئەوێنی کە هەموو کێشەکان لێنا خەریکە سەر هەڵات و پێویستە ئێمە بتوانین وەکو چالاکوانانی ژینگە وەکو بزوتنەوەی ژینگەی دیپلۆماسیەک چێ بکەین دیپلۆماسیەک ڕێکخەین کە لە ئاستە دنیا ئێمە وەکو گەلان ڕوبەڕووی هەر جۆرە هەر چەشنە بەرژەوەندی خوازی هەر چەشنە داگیرکاریەک کە داهاتووی هەسارەی زەویە خاتە مەترسیەوە ڕوبەڕووی ئەوە بووینەوە بتوانین مەخرەج مشتەرەکێک یا شوێنێک کۆیەک هاوبەش پێکەوە بدۆزینەوە و ئەگەر بەو مێشکەوە ئێمە کارکەین و تەنانەت شەهیدیش بین ئەو پەڕی شانازیەوە ئێمە بۆ خۆمان
هیوامانەکە لە ڕێگەی ئەو نیشتمانەوە و وەکو نیشتمانی گشتی کە هەسارەی زەوینەوە لە ڕێگەی مرۆڤایەتی و لە ڕێگەی پێکەوە ژیانە و گیانی خۆشمان بەختکەین بەڵام دەست وەربگرین کە ئێمە بە دوواداچوونکەین داواکاروین داوا مافخوازوین و مافەکان خۆمان پێناسە بکەین و بزانین لەسەر چه ئێمە کار ژینگەیەکەین. ئێمە هەمیشە باسەوەمانە کردووە ئەخلاقە ژینگەیی لەناو کاری ژینگەیی یان لە هەموو شتێک گرنگترە. کاتێککە من کار ژینگەیی یەکەم لە خۆما ئەو شتە دروست نەکەم کە مافی هاوڕێکانم بەرامبەرەکانم هاوڵاتیەکانم ڕابگرم و کۆمەلگا بەرە کۆمەلگای دموکراتیک و بەرابەر بەرم ئێمە ناتوانین چاوەڕێ ئەوە بین کە لەناو سروشت و لەناو ژینگەشە ژینگەیەک هاوسەنگ و متعادڵ بوونی بێت کە ئێمە بتوانین لە کاتی خۆیان بارانمان بێ لە کاتی خۆیان بفرمان بێ زستان و هاوینمان بێ و بتوانین بە شێوەیەک ئاسایی بژین. ئەمەی کە ئێمە خەریکین ڕوبەڕووی ئەبینەوە بەڕاست کێشەیەک زۆر زۆر مەترسیدارە بەتایبەت لەسەر باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان کە ئەمڕۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا لە ڕێگەی دروستکردن بەنداوەکان و پرۆژە گەورەکانی گاپدابەوەکە لەسەر دیژلە و فرات ئەو کارانی ساز کردووە مەترسی ژیان لەسەر ئەو دوو حکوومەتە کوردیە بوونی هەست و ئەگەر بە شێوەیەک ژیان ڕێوبەرانە ئەو دوو پارچە بیر لەوە نەکەنەوە کە شێوە دیپلۆماسی و متاڵەبەگەریە ڕێکخەن و بتوانن لە ئاست ناوچەکە لە ئاست ڕۆژهەڵاتە ناوینە لە تەک دەوڵەتەکانی تران مەترسیەکان نەخەنە و کێشەکان باسنەکان ئێمە ئەبینین کە داهاتوێک نزیکە ئەو شتەکە وەکو خولیایە نیشتمانی ئێمە خەریکین باسیەکەین و خۆمان لە ناویا گیرۆ دەکردووە ئێمە بەڕاست ئیتر بە ئەو ئاوات و هیوانە ناگەین کە ئێمە خەریکین باسیەکەین کاتێکە بەستێنێک نەوێت. ئەمڕۆ ئێژم لە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە ڕۆژانە ئاو کارەبا ئیتر وەسە کێشەیەک گشتگیر وە ئێمە کێشەی ئەومانەیە لەسەر سەر چاوە ئاویەکان ئێمە بێ ئاوین لە لای گەورەترین بێکارەبا ماوینێتەوە. ئێمە ئەگەر ئێمە باس ئەواکەین کە لێرە ئێمە ڕەنگە ئەو چاوەڕوانیە نەکەین ڕەنگە ڕەخنە بگی یا ڕەنگە فرێک لە ڕەخنەکانیش دروست بێت بەڵام ئەوەی کە لە باشووری کوردستانە بوونی هەیە ئەوەی کە ئەو ڕێکڵامە ئەکری ئەوەی کە ئەو ڕواڵەتە بەو ڕەنگە سێ ڕەنگە جۆر وا جۆرە ئاڵای کوردیەوە خەریکن دەری ئەخەن پیشانی ئەدەن و خۆیانی پێگەوراکەن و تەنانەت لەسەر ڕۆژهەڵاتی کوردستانیش هەژمونی سازەکان ئەوە نییە کە ئیمڕۆ ئێمە خەریکین لە زاری هاوڵاتیان چالاکوانان ڕێکخراوەکان ئەیبینین و ئەم وتوێژێرە لەبەرەوە نییە کە ئێمە بین تەنیا ڕەخنێ بگرین یا لایەنێ خراپ بکەین یا ئیرادێ بگرین یا کێشە و گرفتێ بۆ کۆمەلگا ڕووکەین. ئێمە بڕوامانەوەیە کە وەکو چالاکوانانی ژینگەی وەکو بزوتنەوەی ژینگەی وەکو کەسانێکە داخوازین کە ژیانێک ئاسوودە بوو هەموو کۆمەڵگاکان بوونی بێت ئێمە وەکو مەترسیەکەمە باسەکەین ئێمە ئەتانین باشتر بین ئێمە ئەتوانین بگەڕێنینەوە بۆ ئەو شتەکە هیوا بووە لە مێژووی ئێمە ئەتوانین بگەڕینەوە بۆ ئەو دینە زاگرۆسیەکە لە ناو و جەوهەریە ئەو دفاعەزاتیە لە زاگرۆسا بووری بووە. ئێمە لە بەرچاوی نەگرین ئەگەر باس لە زاگرۆسەکەین باس گەرنتی ژیان لەناو وڵاتی وەک ئێرانی شاکەین یانە زۆربەی ئاوی خواردنەوەی ئێران کەش و هەوایە دروست لە ناو ئێرانە ئەو لەناو ڕووبارەکانی ئێرانە و هەموو ئەمانە کە گەرنتی ژیانن لە زاگرۆسم سەرچاوەگرێت و هەروەتر ئێمە لە عێراقیشا هەروە ئەگەر بۆ نمونە پێش لە ڕووبارەکان لە باشووری کوردستانە بگیرێت بەنداوەکان بۆ نمونە دوکان پێشی پێ بگیرێت ئێمە ئیتر لە باشووری عێراقا ئێمە شتێکمان بەناو کارەبا و ئاو ژیان و ئەمانە نییە. بۆیە بەرپرسان و دەسەڵاتدارانی باشووری کوردستان پێویستە بە ژیریەکە و بە ئرادەیەکە و نەک بە کۆیلەتی نەک بە پاڕانەوە و سوالکردن بە ئرادەیەکە و بەپێی ئەو سەرچاوە سروشتیانەکە هەیەە پارێزگاری لێکن خاوەنداری لێکن و بیبوژێنەوە و بەو دەستە باڵاوەل بۆ نەتەوەی ئێمە لە ئەو پارچە سیاست کە نەوەی کە ئەمڕۆ ئێمە ئەبینین سەرچاوە سروشتیەکانی ژینگە. من گەرەکمە بەگشتی لەم بەشەت لە قسەکانم ئەوە بێژم کە کارتی بەرەندە و ئەوەی کە حالە دەستمانەوە کە ئێمە بتوانین بەردەوامی ژیان بکەین و سەر بەخۆبی ژینگەمانە ئەگەر ژینگەکەمان لە دەست چێئیتر هیچ شتێکمان نامێنێت و ئەوینە خەڵکێکی کۆچەری فەقیر و دامە. ئەزانی کاکەمان
ئێمە بێهیوای بڵاو ناکەینەوە و ئێمە ڕەشبینی بڵاو ناکەینەوە، بەڵکو ئێمە باس لە حەقیقەتێکەکەین کە ئەویش تێکچوونی ژینگەیە و تێکچوونی هەسارەکەمانە و ئەم تێکچوونە هەر تاکێک لەسەر ئەم گۆی زەویە زیانی بەرەکەوێت و ئێمە وەکو کورد ئەتوانین یعنی شتەکە زۆر زۆر سادەیە، هەموو مرۆڤێک ئەبێت ژینگە دۆست بێت، ئەبێت ڕەچاو لە ئەخلاقی ژینگەیی بکات، ئەبێت داوای دادپەروەری ژینگەیی بکاوە بۆ خۆشی لە چوارچێوەی ئەو بیرکردنەوەی هەیەی و لە چوارچێوەی ئەو دەسەڵاتی هەیەی بتوانێت دادپەروەری ژینگەیی پەیڕۆ بکات و تەنها کارێکە ئێمە پێویستە بیکەین هەنگاوێکی زۆر زۆر سادەیە گەڕانەوەیە بۆ ئەو کللتورە ژینگەیی کە باو باپیرانی ئێمە دایە و داپیرەی ئێمە لە ڕابردووی ئێمە لە ناوچەکە پەیڕەویان لێ کردووە، تەنها ئەوەندەیە و هەروەها خەمی ژینگە نابێت تەنها خەمی ڕێکخراوەکان بێت. تۆ ئاگر دەکەوێتەوە یەڵا ڕێکخراوەکان بڕۆ کاکە خەمی ژینگە بەس بە تەنها یان پاراستنی دارستان یان کوژانەوەی ئاگر تەنها کاری ئەنجومەنێکی ژینگەی یان ڕێکخراوێکی ژینگەی نییە، ئەمە خەمی هەموو خەڵکە، ئەمە کێشەی هەموو خەڵکە و هەتاوەکو هەموو خەڵک بە کێشەی خۆی نەزانێ وەشانی بەرپرسیارەتی ژینگەیی لە خۆیان دروست نەکات وەشان نەداتە بەرەو بەرپرسیارەتیە، لە ڕاستیە کاری ڕێکخراوەکانیش بەرتەسک ئەبێت و بچووک ئەبێت و ناتوانن بە شێوازێکی فراوان کاری خۆیان بکەن. بۆی لەم چوارچێوەیە ئەبێت یعنی هەنگاوی سەرەتایی ئەوەیە کە ئێمە لە کۆڕ و کۆبوونەوە ئاسایەکانی خۆمانە، لە سەردانیکردنی یەکترا، لە دانیشتن لە ناو کافتریایەکە، لە گفتوگۆیەکی تەلەفۆنیمانە، لە کۆبوونەوەمان لە ناو گروپێکە، لە چاتێکمانە، لە بڵاوکردنەوەی پۆستێکی فەیسبوکمانە یاخۆ سۆشیال میدیامانە، بە ئاسانی ئێمە توانین باس لەو کێشە ژینگەیانە بکەین، باسی ئەو چارەسەری ژینگیانەش بخەینە ڕوو. بەڵام چەند لە ئێمە هاتوین خاوەنداریتیمان لە پرسە کردووە و چەندە لە ئێمە هاتوین شانمان نیاوەتە بەرەم بەرپرسیارەتی، یاخود ئەمەمان تەنها وتومانەوە ئیشی ڕێکخراوە ژینگەیەکانە، یاخود ئەمە تەنها ئیشی پارێزەرانی ژینگە، یاخود ئیشی مامۆستایانی زانکۆی. نەخێر، بە پێچەوانەوە ئەرکی سەرشانی هەمومانەوە پێویستە هەمومان بە شێوەیەکی پێکەوەی و دەزەنا و دەستیەک بە شێوەیەکی هەرەوەز پێکەوە کار بکەین، چونکە لە ڕاستیە ئێستا ئەگەر ئێمە بمانەوێت هەر گۆڕانکارێک دروست بکەین وەک سەرەتاش ئاماژەم پێکرد بەبێ پەروەردە ئێمە کاری هەڵە ئەەکەین، چ پەروەردە لە ناو خێزانمان، چ پەروەردە لە ناو قوتابخانەمان، چ پەروەردە لە ناو باخچەی منداڵانمان، چ پەروەردە لە ناو ڕێکخراوەکانمان. و پەروەردە ئەتوانم بڵێم تەناچەکی سەوزە کە هەموو دەسەڵاتەکان و هەموو سیستەمەکان لێ ئەترسن و هەر لەبەر ئەوەشە کە بۆ نمونە بە نمونە تەماشا بکەین دەسەڵاتێکی کوردی کە لە نەوەویەکەوە خاوەنی حکومڕانی خۆیەتی بەدەیان وانەی بێبنەمای کردووە بە پرۆگرام، بەڵام ژینگەی نەکردەوە پرۆگرام. بۆچی؟ ئەبێ ئێمە لەم شتە بکۆڵینەوە، پرسیار بکەین، چونکە ڕەگ و ڕیشەی کێشەکانی ژینگە پەیوەستن بە کێشەی ژنەوە، پەیوەستن بە ئابووریەوە، پەیوەستن بە سیاسەتەوە، پەیوەستن بە شێوازی حکومڕانیەوە، پەیوەستن بە هەموو شێوەکانی بەڕێوەبردنەوە. و کاتێک ئەگەر تاکی ئێمە هۆشیارە و هۆشمەند دەبێت بەرامبەر بە کێشە ژینگەکان، هۆشمەند ئەبێ بەرامبەر بە کێشەکانی ژن، هۆشمەند ئەبێ بەرامبەر بە ئابووری، هۆشمەند ئەبێ بەرامبەر بە دەسەڵات و بەرامبەر بە هەر پرسێکی تر لە نێو کۆمەڵگا. و هەر لەبەر ئەوەش لە نەوەویەکەوە هەتاوەکو ئێستام دەسەڵاتە و تەواوی سیستەمەکەش ئیشیان لەسەر ئەوە کردووە کە ژینگە داببڕن لە کایەکانی تر، لە بوارەکانی تر. بۆ نمونە ڕێکخراوی ژینگەی هەیە لە باشووری کوردستانە، تەنها پێی وایە کە ئەرکی ئەو هۆشیارکردنەوەی بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیە چاندنی نەمامە، بەڵام کاتێککە پێشێلکاری ژینگەی لەلایەن دەسەڵاتەوە ئەکرێت ئەو فزەی لەدەم نایەتە دەرەوە و پێشی وایە، یعنی لە باوەڕی خۆشایە ئەو ڕێگە ڕاستە دروستەکە ئەکات. و هەر لێرە شایە لە ڕاستیە پارچەکردنی ژینگە دێتە بوون کە ئەویش پارچەکردنی ژینگە پارچەکردنی حەقیقەتە، چونکە ژینگە حەقیقەتە، یعنی تۆ بەرامبەر بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا، ئێمە لە بەرامبەر مەترسی گۆڕانکاری کەشوهەوایین. عێراق دووەم وڵاتە لە تەواوی جیهان کە ڕوبەڕووی گۆڕانکاری کەشوهەوا بۆتەوە، دەرەنجامەکانی ئێمە هەستی پێەکەین و بەری کەوتوین هەرتەن لە بەسیترین شتەوە لە وشکبوونی سەرچاوە ئاویەکانمانەوە، لە دابەزینی ئاستی ئاوی بیرەکانمانەوە و لە ناوچوونی هەندێک لە جۆری گیانەوەریش لە ناو سروشت و ژینگەی کوردستانە ئێمە درک بەمانە ئەەکەین. بەڵام ئێمە چی شتێکمان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتانە و چی شتێکمان کردووە بۆ ئەوەی کە بتوانین ئەمانە بوەستێنین، لەبەر ئەوەشە کە دەسەڵات نەیتوانی وەتاوەکو ئێستا ژینگە وەکو پرسێک و قبوڵیشی ناکە، تاوەکو ئێستاش قبوڵی نەکردووە و کاریشی لەسەر نەکردووە لەنەوە یەک و تاوەکو 2025، یعنی ساڵانێکی زۆر زۆرە. بۆیە تەنها شتەکە لە چوارچێوەی هۆشیاری ژینگەی و لە چوارچێوەی چاندنی نەمامە کە ویش نەمامەکان ئەچێنن بەڵام دواتر ئاوی نادەن، نایپارێزن، یاخود بۆ نمونە هەڵمەتی چاندنی ملیۆنێک نەمام ڕائەگەێنن لە ماوەی ساڵێکە، نەکەوەی ملیۆنێک نەمام ناچێنن، ئەسڵ 50,000 نەمامیش ناچێنن، بەڵام بە سەدان و بە هەزارەها درەختی سروشتی خۆڕستک نەک تەنها درەختەکان بەڵکوم شاخەکانیش بەرەو هەڵوشی نەبن بەوەی کارگەکانی چیمەنتۆوە
بە ناوی سەرمایه‌داری نیشتیمانیەوە تێنتی ڕێژ یەکەنەی تەقێنەوە لە ناوچەکانی بازیان ئەو خەریکە شاخ نامێنێ هەموو شاخانە خەریکە وەکو بیابانەکانی خواری و عراقی لێدێت لە سلێمانیە کە چیای ئەزمەڕ و گۆیژەت هەیە چەندین جۆر لە ڕووەک لە زیندەوەری ئەسڵەن زیاد کراوە بۆ زانست واتە یەکەم جار بووە کە بدۆزرێتەوە لەو شاخانە لەو چیانە ئەو تا بەرەو شخۆ ئەوانە لەناو ئەبرێ بۆیە سیستەمی سەرمایه‌داریش لەسەر ئاستی جیهان يعني ئەم دەسەڵاتەش لە هەناوی ئەو سیستەمەوە هاتوۆتە دەرەوە لە خۆ نەهاتوو لە خۆ دروست نەبووە یعنی ئەگەر تەماشا بکەی خەڵکە ئەکادیمیەکانی ئێمە پاڵپشتی لەم دەنگانەی ئێمە ناکات بەشداری لەم کۆڕ و کۆبوونەوانەی ئێمە ناکات خۆی بە بەشێک لەم بزوتنەوە لەم فکرە لەم کللتورەی ڕابردووی خۆی نازانێت بەڵام تعجب ماوە بە ئەو لەو سیستەمەی کە بۆ نمونە بە حساب خاوەندارەتی لە پرسی ژینگاکە وەکو یوئێنە کە بۆ نمونەیەکێک لە دروشمەکانی ساڵانی کە لە 5 ڕۆژی جیهانی ژینگای بۆ مەسەلێکێک لە دروشمە زەقەکان کە زۆر چۆتە ناو خەڵکەوە زیرۆ پلاستیکە یعنی تۆ دروشمی زیرۆ پلاستیک بڵاو ئەەکەیتەوە بەڵام لە بەرامبەر شەڕی نێوان ئۆکرانیا و رووسیا هەڵەگیرسێنیت ڕێگەدەی بە دەوڵەتێکی داگیرکەری وەکو تورکیا کە دارستانە سروشتی خۆڕسکەکانی ئێمە لەناو بەرێ چەکی قەدەغەکراوی کیمیایی بەکاربێنێ پرۆژەی گاپ و ئەو هەموو بەنداوە لەسەر سەرچاو ئاویەکان کە وڵاتی ڕێژگەی دروست ئەکات و ژیان لەناو ڕووبارەکان ژیان لەناو دارستانەکان لەناو ئیکۆسیستەم ئەشێوێنێت و لەناو ئەوبات و ڕێگەدەی کە ئیسرائیل بە هەمان شێوە شەڕ لەگەڵ فەڵەستین و نازانم حەماس و شتانە بکات و بە تەواوی ئەم هەموو چەکەی کە هەیە بەکارێنی داعش دروستەکەی بۆی ئەو چەکانی کە تۆ لەناو کارگەکانی خۆتا بەرهەمت هێناوە بێنی لێرە تاقیکەیتەوە وەر بۆ تاقیکردنەوەش بۆ بەڕاستی بۆی ساقیکەیتەوە بازاڕی بۆ بدۆزیتەوە لە بەرامبەریش دروشمی زیرۆ پلاستیک و بە سەدان مامۆستای زانکۆ بە سەدان چالاگوانی ژینگە بە سەدان ڕێکخراوی ژینگەی دوای دروشمەکانی ئەوەکەوێ تەنها لە بەرامبەر وەرگرتنی فەندێک یاخود لە بەرامبەر وەرگرتنی پارەیەکە بۆیە ئەرکی ئێمە شەوەکو پارێزەرانی ژینگە کە ئەو ماسکەی کە ئەو کەسانە هەڵیان گرتو بیخێنە خوارەوە و پێیان بڵێن ئەمانە خەڵکانێکن کە بەڕووکەش کار بۆ ژینگەکەن و ئەسڵەن بەشێکن لە چوارچێوەی سیستەمەکە کارەکەن و بەشێکن لە دەسەڵاتەکە و پێویستە سەرەتا شەڕەکە لە دژی ئەوان بکرێ یعنی یەک شت هەیە لە کتێبی سێشەمە لەگەڵ مۆری کاتێکە لەگەڵ ئەو کەسێک کە پرسیاری لێکا بۆی کتێبەکە بنووسن ئەڵێ پێی ئەڵێ ئایا تۆ دوو هێزە دژبەیەکەکەت بیستووە ئەویش لە وەڵام ئەڵێ نەخێر ئەڵێ دوو هێزە دژبەیەکەکە چییە ئەڵێ هێزێک هەیە لە ژیانە پاڵت پێوەنێ بەردەوام ئەڵێ بڕۆ بۆ پێشەوە هێزێکیش پێت ئەڵێ مەڕۆ تۆم کارە مەکە ئەزانی لەناو سروشتا دوو هێزی دژبەیەک و دوو هێزی ناهاوسەنگ و دوو هێزی گەورە و بچووکەیە گەورە و بچووک گەورەکە کە سیستەمی سەرمایه‌داریە لە ڕووی بوونی چەک لە ڕووی پارە لە ڕووی بۆ نمونە مەسەڵەن خاوەندارێتی احترامن لە کۆمەڵی خەڵک کە لەخوای ئەناوە خەڵکانی ئەکادیمی و ڕێکخراوی ژینگە و نازانم چی ئەمانە کە احترامن ئەمانە هەموو شتێکن بەس ڕێکخراو نین لە بەرامبەریشە هێزێکی تر هەیە کە گیانی خۆیان ڕۆحی خۆیان هەموو شتێکی خۆیان ئەکەن بە قوربانی هەموو شتێکی خۆیانەکەن بە قوربانی و پێ بە جەرگی کە سوکاریان ئەنێن و ڕۆحی خۆیان ئەبەخشن بە کوردستان و خاوەندارێتیشان لێ ناکرێت بۆ ئەم ئەرکی ئەخلاقی ئێمەیە کە پابەندبوونمان هەبێت بەرامبەر بە خوێنی شەهیدەکانمان لە هەموو بەشەکانی کوردستان وەکو چۆن لە باشوور خاوەندارێتی لە شەیدان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەکرێت بە هاوشێوەی ئەوە بە ئەندازەی ئەوەش بە زیاتری شەوە لە ڕۆژهەڵاتەوە خاوەندارێتی لە شەیدان لە باشووری کوردستان کراوە لە بەیاننامەکانە بخوێنینەوەی ئەنجومەنەکان لە پەیوەندیکردنی ئەو هەموو ڕێکخراوە ئەو هەموو ئەنجومەنە ئەو هەموو خەڵکە ینی من بەسیترین شت کاک ئامانچکە بۆتی باس بکەم تەنها ئەم سەر لە ئێوارە لە ماوەی کەمتر لە 3 چارەکە زیاتر لە 6 پەیوەندی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئەنجومەنەکانەوە بۆ ئێمە هاتووە جگە لە هاوخەمی جگە لە دەربڕینی پرسە و هاوسۆزی هاوکات ئامادەی ئەویان دەربڕیوە کە تیمی خۆیان بنێرن نەک یەک کەس نەک دوو کەس نەک دە کەس زیاتر لە چەندین کەس بۆ منە بنێرن بۆی کە ئەو ئاگرانە کۆنتڕۆڵ بکات ئەمە بوونی ئەو باوەڕێ ژینگەیە کە ئێمە بەستمانە و ئەبێ ئەم باوەڕەش دروست بکەین و پێشی گەیشتوین چکە ئێمە خەلەلەکەمان دەستنیشان کردووە و کێشەکەمان دەستنیشان کردووە و ئەو ماسکە ئەبێ بخەین و کارمان لەسەر کردووە پێی بگەین بۆی ئەم کلتورە ژینگە پارێزێ بێ هەمومان پێکەوە دەستی پێوە بگرین و فراوانی بکەین چونکە ئێمە تەنها لە جیانەکە خاوەنی هەسارەکەنین بەڵکوم ئێمە لە بەشەکانی کوردستانیشا خاوەنی یەک کێشەین و بە یەک ڕوئیا یەک دیدگا یەک کاری پێکەوەی یەک سیاست و یەک استراتیژێتمان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو کێشانە چونکە هەموو کێشەکانیش نێوان بەشەکانی کوردستانیشا هاوبەشێتی خۆی هەیە تەوەکل لە بەش لە داهاتوە سینگاتێک لەسەرکەین هەربژی مامۆستاییان باس ئەو ڕەوش و مدرنیتەتە کرد بە جوانی یانێ ئەوەت لە وەکو ئەو دەمامکە کە کردویان سەر دەموچاویانە داس ماڵی ئێمە ئەزانین بۆ نمونە وڵاتی وەک ئەمریکا 2 لە 3 سەرچاوە سروشتیەکان بەکاردێنێت و 1 لە 3
پیسبوونەکانیش وەکو کەربۆن دەنێرێتە ناو جەوی زەویە و ئەزانین لە وڵاتانی ئوروپایی گەورەترین بەرهەمهێنانی گازوگوڵخانەیەکان هەیە و هۆکارن لە بەرهەمهێنانی گازوگوڵخانەیەکانە لە وڵاتی وەک چینە متان زۆرترین بەرهەمهێنانی متانیان هەیە و وەسە بۆیەوە کە بەگشتی ئەو هەوا کە پارێزەری گۆی زەویە بخاتە مەترسیەوە و هەموو ئەمانە بە یەک ڕوانینە و بە یەک دیدگاوە خەریکن ڕێوەبەری خۆیان ئەنجامان جیاوازیشی نییە چ لە باشووری کوردستان بێت چ لە شوێنێکی دیکە بێت هەمان ڕوانینە پاشەکەوتکردنی سوود و سەرمایە و هەڵگرتنی سوود و بە ڕوانینی قازانج سەرمایەوە خەریکەم ڕێوەبەری خۆیان ئەنجامان ئێمە وەکو بزوتنەوەی ژینگەی وەکو چالاکوانی ژینگەی ئەبێ کار لەسەر فەلسەفەی ژینگەی کەین هەر شتێکە جنابت ئاماژەت پێدا ئێمە ئەبێت پەروەردەکانمان تەرکیز خەینە سەریانەوە هاوکار لە تەرکەوە کە شێوەی پراکتیک کارەکەین کارە پەروەردەییکەین کارە بنەماییکەین کارە دەمدرێژکەین کە بەڵکو بتوانین ئەوەی کە هەمانە بیپارێزین ئاگاداری بین و ئەو ڕەوتەوە ئەو جەریانە ژینگەیە ئەوێتە هۆی وشیاریە گشتی و لەلایەوانە وشیاریەک نەتەوەی و ئێمە ئەتوانین بە ویست و ماف و ئەوەی کە بنەڕەت حەقە ئێمەس پێی بگەین و بە سەرنجام بگەینین و هەر ئەویشە من دیسان دووبارەکەمەوە ئەمڕۆ لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە بەدەیان کەس پەیوەندیان بەمنە و گردووە کە ئەتوانین ئێمە هێزی خۆمان کەسمان بنێرین بۆ ئاگرەکای هەڵەبجە بتوانین بەشداری کوژانەوەی بین و ئەم ڕۆحەیە گرتوویە کە سنوور ناناسێت و بە شێوەیەک بەربڵاو وەکو ئەوەی کە ئێمە بڕوامان بە کاریگەری پەپولەیی هەیە کە ئەگەر لە ئامۆزونە پەپولەیەک بفرێت کاریگەری لەسەر کەشوهەوای زاگرۆسەیە ئێمە مرۆڤەکان بەپێی ئەو ئەخلاقە ژینگەیە ئەبێ لە هەموو دنیا پێکەوە پەیوەندیمان بێت و لەسەر بنەما ئەخلاقیەکان بێتەوە هاوکاریمان بێت من زۆر زۆر سپاس دەکەم مامۆستا گیان بۆ شروعکردن بۆ تۆزیحدانت بۆ ئەوەی کە خستە ڕوو بۆ ئەو کەسانە کە چاویان لە ئێمە کرد و هیوادارم کە ئەم پەیوەندیە دوای پەیوەندی نەبێت بەڵکو سەرەتایەک بێت کە زیاتر ئێمە لێک حاڵی بین باوەڕتان هەبێت من بۆ خۆم زۆر جار ڕەخناگرم لە ڕێکخراوە ژینگەیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پێیان وایە وەکو دژبەرێک یا وەکو ڕەکابەرێک لە بەرابەریانە دەرەکەوین بەڵام نە ئێمە وەکو ئەوەی کە پڵتۆکێک لێبین ئێمە لە باتیەوەی کە هەمیشە بە شێعر و پەخشان کە ئەمەش ئینکار ناکەین لە باتی هەموو ئەو شتەکە دایانی بۆ هۆشی عاتبی ئێمەشێت زەکایەک تەحلیلیش بەکار بەرین بتوانین بە دانیشتن بە لێک حاڵیبوون بە خەسارناسی کێشە و گرفتەکان بتوانین کێشەکان چارەسەرکەین ئێمە لە درێژەی ئەم چەند ساڵی دواییە ئێمە زیاتر لە 22 کەس شەهیدمان لە زاگرۆستا بۆ ژینگە داوە لە مانگێکە لە ڕۆژهەڵات و لە باشوور 5 کەس 5 کەس ئەمە لە هیچ کوێی دنیا بۆ دۆستایەتی لەگەڵ ژینگا لە هیچ کوێی دنیا ئەم شتە نابینرێت ئێمە بێت ئەم پتانسیۆڵە ئەم هێز و وزە بە شێوەیەک دروست بەکار بەرین ئێمە پێویستە دانیشتنمان بێت لێک حاڵیبوونمان بێت ئێمە پێویستە لە ناو ڕێکخراوەی ژینگە یا سازەی ژینگە یا کۆتایی بە ئەو ڕوانگە ناوەندگەرایی و چینایەتیە بێنین و ئێمە نین لەسەرەوە کارکەین کە لایەنێک ڕێکخراوەیەک کەینە باوکە چالاکی ژینگەی و ئێمە پێویستە ئێمە لە ناو چوارچێوەی ژینگەی یا دایکایەتی پێشکەین بە یەکەوبوون پێشکەین پێکەوە ژیانە پێشکەین بەڵکو بتوانین بگۆڕین و یەکەوە بتوانین هەوڵ بین بۆ دروستکردن چارەسەریە کە ئەگەر بڕوامان بە ئەخلاقی ژینگەی هەیە سپاس دەکەین مامۆستایان من دەنگی خۆمە خەمە پاڵ دەنگی تۆ کاک ئامانج بە تەواوەتی هاوڕاتم ینی ئێمە ئیش لە بواری ژینگەکەین پێش ئەوەی دەست بۆ پاکردنەوەی هەر بەشێک هەر جوگرافیایەک کە پیس بووە بە خاشاک بکەین پێویستە ئێمە سەرەتا بیری خۆمان پاکەینەوە و پێویستە ئێمە دەست بخەینە سەر برینەکان و هیچ کاتێک ئێمە لە دەستخستنە سەر برینەکان نەترسین و شەرم نەکەین و بەعیبی نەزانین و ئەبێ بکارەش بکەین بە باوەڕی من کاتێک ئێمەم کارە ناکەین ڕەخنە لە خۆ ناگرین و لە دەست ناخینە سەر برینەکان ئەو پەڕی ترسی ئێمەیە ئەو پەڕی لەرزۆکی ئێمەیە ئەو پەڕی دەرخەری ئەو حەقیقەتەیە ئەو ڕاستەیە کە ئێمە ئەو کەسانە نین کە شیاوەتی سەرکردایەتی کردنی بەشێک لەو بزوتنەوە ژینگەیەمان لە ئەسوا بێت
هەر لەبەر ئەوەیە ئێمە دەبێت سەرەتا لە پاکردنەوەی بیری خۆمانەوە دەست پێ بکەین و لە جیاتیەوە بیرێکی سەوز نەمامێکی سەوز لەناو بیر و زهنی خۆمانە بچێنین و ئەمە بچێتە ئاستی چکە تەنها زانین چارەسەری قەیرانەکە ناکات بەڵکوم دەبێت پلەی باوەڕەتی وەرگێت و ئەو کات کە پلەی باوەڕەتی وەرگرت تۆ بیتە مرۆڤێکی باڵا کە بوویتە مرۆڤێکی باڵا تۆ توانی کاریگەری خۆت لە چواردەوری خۆتا دروست بکەیت و هەتاوەکو تۆم کارە نەکەیت کارەکەی تۆ تەنها ئەبێت ئەچێتە چوارچێوەی خولانەوە لە ناو بازنەیەکی داخراوە ئێمە گەر تەماشا بکەین بۆ نمونە ورچ کاتێکە لە ناو باخچەیەکی ئاژەڵان کە من ناویش لێ نانێم تەنها باخچەی ئاژەڵان بەڵکو ناوی لێنم زیندانی ئاژەڵان ئەگەر ببینی دیانەگەر دیقەت ێ ورچانت دابێت لە ڕێگەی ڤیدیۆ بینرابێت کە من بۆ خۆم زۆربەی بایکۆتی ئەو چوونە ناو زیندانی ئاژەڵانانەمان کردووە ئەگەر تەماشا بکەیت لە ڤیدیۆکانە ئەو ورچە لە چواردەوری خۆی ئەسوڕێتەوە ئەگەر ورد ببیتەوە بکۆڵیتەوە ئەم ورچە بۆ ئەسوڕێتەوە هۆکاری بێزاری و ئەوەیەتی کە ئەمە لە ناو ژینگەیەکی تەواو داخراوایە بە بەردەوامی نەک بۆ جارێک نەک بۆ دەیانجار بۆ سەدان جار بە چواردەوری خۆیان ئەخولێتەوە ئەو مرۆڤانەش بە هەمان شێوەی ئەو ورچە ئەبن بە چواردەوری خۆیان بۆ بازنایە ئەخولێنەوە لە ناو بازنەیەکی داخراوە لەبەرەوە پێویستمان ئێمە بە دەرچە هەیە و پێویستە ئێمە لەوە تێبگەین دان بۆ حەقیقەتا بنین دان بۆ ڕاستیا بنین کە ئێمە بزوتنەوە ژینگەیەکان لە تەواوی جیهان و لە بەشەکانی کوردستانیش بە دیاریکراوی لە باشووری کوردستانە لە قەیرانی ژینگەیایە لە قەیرانی نەبوونی فکر و ئایدۆلۆژی ژینگەیایە و پێویستەکە هەنگاوی جدی لەسەر ئەمە بنێت بۆ ئەوەی سەدان و هەزارەها مرۆڤ پەروەردە بکات و دروست بکات بۆ سەرکردایەتیکردنی کێشە ژینگەیەکان یعنی مەرگی هاوڕێیانمان ئاری موختار و هەروەها کاک محەممەد حەیدەر ئەبوو لە ماوەی دوێنێ و لە ماوەی ئەمڕۆ بە هەزارەها خەڵکی بێنایدە سەرجادە ئەبوو لە ماڵباتەکەیەوە بۆ نمرە مەسەن دەست پێ بکرایە کە بەو شەو بەو خێرایە کە ڕۆحی شاد ئەبێت و ئەی بەخشێت بە ژینگەی کوردستان یعنی لایانی کەم بۆ ڕێزگرتن لە ڕۆحی پاکی ئەو بەو شەوە بە خاک نەسپێرایە بۆی لە مەراسیمێکی شایستا بە خاک بسپێرایە بۆ مەراسیمی هەمان شەی دووەمیش بە هەمان شێوە و ئەبوو لێرانە لەلایەن هەموو خەڵکەوە خاوەندارەتی لێ بکرێ بەڵام ئەگەر دیقەت بدەی لە مەراسیمەکانە هێندەی گوێت لە وتاری عەرەبی هێندەت گوێ لە باسی قیامەت و بەهشت و دۆزەخ و نازانم ئەم شتە بێمانایانەی کە بە درێژایی سەدان ساڵە لەنێو کۆمەڵگەی ئێمە ئەوترێتەوە کە هاوردەکراوە بۆ کۆمەڵگەی ئێمە ئەوترێتەوە کە هیچ شوێنی خۆشی نەگرتووە ئەمانە ئەوترێتەوە بەڵام بە دەرفەتێک ناقۆزرێتەوە بۆ ئەوەی کە ئایا یان ئەم پرسیارە دروست بکرێ ئەم پرسیارە لە زهن و بیرکردنەوەی خەڵکە بوڕژێنرێت ئایا بۆچی ئەم شەیدانە گیانی خۆیان بەخت کرد ئایا بۆچی ئەم شەیدانە گیانی خۆیان بەخشی کە لە ڕاستی ئەمە بێ پرسیارێک بێمە بەردەوام هەموو ڕۆژێک چۆن لە ناو مسلمانە پێنج فەرزە نوێشکردن هەیە بە هەمان شێوە لە ناو بیر و زهنی هەموو پارێزەرێکی ژینگا ڕۆژانە نەک پێنج فەرزە دە فەرزە و سەد فەرزەش ئەم پرسیارە لە مێشکی ئێمە هەبێ بۆچی شەیدانی ژینگا ڕۆحی خۆیان بەخشی بە ژینگەی کوردستان بۆچی گیانی خۆیان بەخت کرد ئایا ئەوان ژیانیان بۆ گرنگ نەبوو ئایا ئەوان ئازیزیان نەبوو ئایا ئەوان ڕۆڵەیان نەبوو ئایا ئەوان هاوژینیان نەبوو ئایا ئەوان خێزانیان نەبوو نەخێر بە دڵنیاییەوە ینی گیانی ئێمەش لە گیانی ئەو شەیدانە زیاتر نییە و ئێمەش بە شێواز و بە جۆری تر هەر دەبێت هەر قوربانیشین و هەر دەبێت بۆ شێوازش قوربانی بدەینەوە لە ژیانی خۆمانە لە کاتی خۆمان لە ژیانی هاوژین و مناڵ و خێزان و هەموو شتێک هەتا ئەوەی کە بتوانین ئەو پەیامەی ئەو تاوان هەڵیان گرت بوو و ئەو گیانی کە ئەوان بەختیان کرد ئێمە بتوانین ڕۆحی ئەوانی پێشات بکەین و لە کۆتاییە من سپاسم بۆ بەڕێزت و هەروەها سپاسم بۆ تەواوی و هاوڕێیانش کە لە دەستپێکی ئەم ڕووماڵە ڕاستەوخۆ هەتاوەکو ئێستا لەگەڵ ئێمە بەردەوام بوون و بە هیواین کە سوودێکمان گەیان دەبێت هەر بژی مامۆستاییان بێگومان بە سوود بوو هەر بژین بە هیوای دوارە دیتن و لە نزیکە و بینینی جنابەت هەر بژین سپاس بۆ ئێوە کاگەمان سپاس بۆ ئێوە هەوڕێیان هەر بژین دەستان خۆش پێ سپاس بۆی کە بەشدار بوون داوای لێبوردن کە ئەگەر ماندووش هەر بژین و بەردەوام